سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش سپۆرت مەگەزینی ئەم جارە لە ناو جەرگەی ڕوودا وەرزشیەکانەوە لەگەڵتانە بێ لە ناو یاریگای فەرماندەیی یاخود یاریگای پێشمەرگە بۆنەیەکی گەورەی وەرزشی بەڕێوەچێ لێرە یاری کۆتایی خولی لاوانی عراقە لە نێوان یانەی پێشمەرگەی سلێمانی لەگەڵ یانەی زەورە ئەم یاریەکێکە لە یاریە گەورەکان لەسەر ئاستی تۆپی پێ عراق و لە خولە بەهێزەکان کە لەسەر ئاستی لاوانە تایمی یەکەم بەڕێوە چووە کە هەردوو لا بەبێ گۆڵ یەکسان و کەمێکی دیکە تایمی دووەم دەست پێکاتەوە لە شاری سلێمانی ئەم بۆنە گەورەیە بەڕێوە چێوە دواتریش مەراسیمی کۆتایی هاتن بە خولی لاوانی عراق بەڕێوە چێ لە سپۆرت مەگەزین و لە ناو یاریگا میوانداری بەرپرسانی یانی پێشمەرگاکەین بەڕێز مامۆستا مەحموود ئەحمەد مراد جێگری سەرۆکی یانی پێشمەرگا میوانی سپۆرت مەگەزینە مامۆستا سڵاو لێبێ ئەم کاتت باش بارودۆخی یانی پێشمەرگەم چەند ڕۆژە بارودۆخێکی ناسکە سبێنێ یاری کۆتایی گەشتن بە خولی ئەستێرەکانی عراقتانێ ئەم ڕۆژاریکی کۆتاییتان هەیە لەگەڵ یانەی زەورەوە تایمی یەکەم بەڕێوە چووە بارودۆختان چۆنە لە یانی دەرونیدان چۆنە سەرەتا بە خێراتندان دەکەم کاکاروان وەڵاهی ئەگەر ناتوانین ئێمە هیچ وەسفێک بۆ بارودۆخی دەرونی خۆمان بکەین لەبەرەوە ئەوەندە قەلەقین دیسان بیرێکمان لە یاریگاکەی ئەمڕۆیە و مێشکشمان لە شاری بەغدایە لای تیپەکەی تر ڕاستی خۆی لە خۆیان ئەگەر بتەوێت بەراوردی بکەیت دەستکەوتێکی زۆر گەورەیە نەک بۆ سلێمانی بەتەنیا بۆ هەموو کوردستان تۆ سیرکە لە هەموو عێراقا کۆتایی یاری لاوان بێتە کوردستان و لەگەڵ پێشمەرگەیە خۆتە زانی یانەی زەورە یەکێکە لە تیپە یانە ناودارەکانی عێراق و هەروەها 5 یاریزانی سەرەکی هەڵبژاردەی عێراقن کە یاریەکەن ئێستا بەرامبەر پێشمەرگە خۆی لە خۆیان گەیشتنی پێشمەرگە بۆ قۆناغا دەستکەوتێکی زۆر گەورەیە سەرڕای ئەوە خۆتان ئەزانن کە مەسلەی بەدەستهێنانی ناوبانگ و دەستکەوت لەم ئاستەیە ناوەستەیە هەموو کاتێک ئینسان تەموحی زۆر لەوە زیاترە ئەیەوێ بەرەو پێشەوە تر بڕوا ئێمە ئەگەر بیرتان بێت لە 12 ڕۆژی پێشوە خەڵاتی یەکەمی جامی تازە بێکەشوانی عێراقمان بەدەستێنە هیوادارم ئەمڕۆژ بە هەمان شێوە دیسان ئەو خەڵاتە بەر شاری سلێمانی بکەوێ و شاری سلێمانی بتوانێت ئەو خەڵاتە گەورەیە لە ئامێز بگرێت ساڵانی ڕابردووە ئیداری یانی پێشمەرگا پلانێکی هەبوو لەسەر ئاستە تەمەنیەکان و ئەنجامیشی بەدەستێنەوە هەم لەسەر ئاستی خولی کوردستان و هەم لەسەر ئاستی عراقیش لە جیاوازەکان لە لاوان تازە پێگەشتوان بێچوە شێران ئێساوە لە تیپی پێشکەوتوانیشە هەنگاوێک ماوە بۆ گەیشتن بەو خەونە گەورەی کە نەک یانی پێشمەرگە هاندەرانی پارێزگای سلێمانیش لەسەر ئێوە هەڵیانشنی و ئاەوێت دویانیان هەبێت لە خولی ئەستێرەکانی عراق ئەمانە بەرهەمی ئەو پلانە درێژخایەنن کە ئێوە بۆتان دانەوە ساڵیان ڕابردووە ئێمە پێشتر پێش 3 ساڵ بەرنمەیەکی 5 ساڵیمان داناوە لەگەڵ دەستەی کارگەڕیانە بەرنمەیەکمان داناوە بۆ ماوەی 5 ساڵ کە ئێمە چۆن ئیشکەین لەسەر تەمەنەکانی تۆپی پێ هەموو تەمەنەکانمان هەبێ لەسەر هەموو ئاستەکان خۆشبەختانە ئەو بەرنمەیە هێشتا 2 ساڵی ماوە بۆ تەوابوونی بەرنمەکە ئەنجامەکەیمان بەرچاو کەوت و ئەنجامەکەیمان بینی ئێمە ئیشەڵە ئەگەر بەیانی سەرکەوتین بۆ خولی ئەستێرەکانی عێراق بە بەرنمەی نادی 7 بۆ 8 یاریزانی لاو سەرخەین ئێستا ئەمساڵ بۆ تیپی یەکەم کە ئەمە دیسان ئەوە ئەو دەستکەوتە گەورەیە کە بەرنمەی یانەی پێشمەرگە بەدەستی هێناوە بۆ داهاتویانەکە ئێمە نەک لە تۆپی پێەیە ئەو بەرنمەیە بۆ هەموو بەشەکانی تریشە بەڵام بە خۆناغی یەکەم لە تۆپی پێوە دەستمان پێ کردووە دڵنیاشم ئەم بەرنمەیە سەر بگرێت 2 ساڵی داهاتوو پێویستمان بە یاریزانی پیشەگەر نییە ناوەڕاستی عێراق و نە لە خواری و عێراق نە یاریزانی دەرەوە هەمووی بە یاریزانی کوردی ئەمە یاریەکە ئێستا تیپی لاوان هەموو یاریزانی ناوخۆیە بەڵێ هەموو یاریزانەکان یاریزانی کوردن یاریزانی عەرەبیشمانیە دوایەوە ئەم یاریزانانە لە تازە پێگەشتوانەوە سەرکەوتون تایمی یەکەممان بینی ئەوە نزیک بوون لە تۆمار کردبووە و لە تایمی یەکەمان سەرنجە لەسەر تیپەکە چی بوو ئەزانی هەنێک خێرایی پەلەپەلیان پێوە دیار بوو کاکاوان ئەگەر هەر چوانی لە یەکی بدەینەوە ڕاستی تیپی زەورە مەعسکەراتی دەرەوان هەیە دوایەوە کۆمەڵی یاریزانی هەیە لە هەڵبژاردەی عێراقن یاری دۆستەیان زۆرتر کردووە جیاوازە لەگەڵ یانی پێشمەرگەیە بەڵام ئەوەی هەیە لە تیپەکەی ئەمەیە ڕوحیەتی یاریزانەکان قۆڵترە لە ناو یاریزانەکانە دوای ئەم یاریزانانە لە خوارەوە سەرکەوتون لە تەمەنە بچووکەکان و هەمویان بەیەکەوە یاریەکەن بۆیە ئەتوانن بەرامبەر تیپێکی ئاوا بگرن چونکە ئەگەر سیرکەی ئەو ڕۆژە یانەی زەورە لە مینای بردووەتەوە بە یاریزانێکی دەرکراویشەوە توانی دەی بەرێتەوە بە شەرتێک چەند ساڵە مینا یەکەمی عێراقە بۆیە تیپێکی ئاسانیە زەورە
ئێوەش دەجەفتان بردوێتەوە بێگومان ئەم یاری لوتکەیەوە هەموو هاندەران چاوێنە بەدەزانانی تیپی لاو دایماڵێن ئەو یانەی لە لاوانە باش بێ بۆ ساڵانی داهاتوو بناغێکی باشی داناوە پێشمەرگەش لە ساڵانی پێشترا لە تازە پێگەشتوان و لاوان باشتر بووە ئێستا بەرهەمی ئەوەیە کە تیپی ئەستێرەکان بڵێن تیپی پێشکەوتوان نزیکە لە خولی ئەستێرەکان من هەموو جارێکە کۆبوونەوەم لەگەڵ تیپەکانە کردووە بە تایبەتی تازە پێگەشتوان و لاوان وتومە تاکو ئێوە نەگەن بە تیپی دەرەجەیەکەکە دڵم بە ئەنجامەکانی خۆش نییە لەبەرەوە هەر یانەیەک پارەیەکی زیاتر سەرفکە ئەتوانێ یاریزانێکی باشتر بێنێ بەڵام لاوان و تازە پێکەشتوان بەرهەمی ئەو یانەیە کە چی کردووە لەبەرەوە پارەی تیانە ئەو یاریزان خۆشی لە یاریەکە شەبینی کە سەیری یاریەکانەکەی زۆر جیاوازە لەگەڵ یاری گەورەکان وەستافەکانیشان هەمووی ستافی ڕاهێنەرە کوردەکان ئەوانە بوون کە ساڵانێک وەکو یاریزانیش لای خۆتان یاری کردووە ئێستا لە پێشکەوتوانیشە هەر بەوە هەنگاوتان ناوە ئێمە هەموو ستافەکانیشمان کوردن خۆشبەختانە بەڵام ئەم ڕاهێنەرەمان هەبوو لەم دوایە ڕاستی دەستبەرداری بووین لەبەرەوە سەیرمانە کرد ئەنجامەکانی وەکو پێویست نایەتە پێشەوە بۆیە ناچار من دەستبەرداری بوو مامۆستا لە نێوان ئەگەر دوو ئەگەرادادنێن یاری ئەمڕۆ یاری سبەینە وەڵا یاری سبەینە وەز ئەمڕۆشمە بەڵام سبەینە چارە نووسازە ڕاستی چارە نووسازە نەک بۆ پێشمەرگە بۆ سەرجەم کوردستان بە تایبەتی شاری سلێمانی بە تایبەتی ئەو خەڵکانە کە لایەنگیر و دۆستی پێشمەرگەن سەرڕای ئەوەی ئێستا ئێمە سوپاسی یانەی نەورۆزی شەکەین کە لە هەموو یاریەکان ئێمە جەماوەرەکەی هاوکار بوون بۆ پشتیوانیکردنی تیپەکە ئێمە ڕاستی لە شارێکە دوو یانەی تیابێ خۆشببختیەکی زیاترەیە بۆ هاندەران ئێستا یەک یاری هەبێ لە خولی ئەستێرەکان ئەو کاتە دوو ڕۆژیاری ئەبێ پلانداناوە لە خولی ئەستێرەکانیان چی بکەن تاکۆ و یاریە کۆتایی پێێنێ ناتوانین باز لە هیچ فلانێ بکەین ئەمڕۆ لە دوای ئەم مەراسیمە بە دڵخۆشی ئەڕۆن بەرەو بەغدا ئیشەڵا چین بۆ بەغدا باشمەمەسەمەمونەوەی بگەڕێتەوە بۆ سێری یاریەکە سپاسی تۆ کەزان هەلەقیەوەی کە تیپەکە ببینیت زۆر دەستی خۆش بێ سپاس بۆ تۆم ئەمانە وتەی مامۆستا مەحموود ئەحمەد موراد جێگری سەرۆکیانەی پێشمەرگەی سلێمانی بوون کە لەم بەشەیە لەگەڵ مامۆستاتوانین پشتەوە شوێنی خۆ سپاس دەکەم ئەنجامی یاریەکە ئەگەر لە دوو تایمە بە یەکسانی کۆتایی پێبێ کە تایمی زیادکراویتیان نییە ڕاستەوخۆ ئەچێتە لێدانە یەکلاکەرەوەکان واتە لێدانە یەکلاکەرەوەکان کۆتایی بە ئەنجامی یاری نێوان پێشمەرگە و زەورە ئەبینێ منەمەوێت لەگەڵ وێنەکانە زیاتر قسە لەسەر یاریەکە بکەم کە تیپی زەورە بە جلوبەرگی سپی یاریەکە و ینی پێشمەرگە بە جلوبەرگی سەوز پۆشێت و لێرە بەردەوامە لە یاریکردن کاپتن ئەرسەلان لەگەڵ کاپتن ڕازگۆ و کاگوشیار و هەموو تیمەکەی دیکە کە ئەمانە تیمی ڕاهێنرانی تیپی لاوانی یانەی پێشمەرگەی سلێمانین وەکو وتمان سبەینێش پێشمەرگە لەسەر ئاستی پێشکەوتوان یاریەکی چارەنووسازی هەیە خەونێکی گەورەی هەیە کە یاری کۆتاییە و گەیشتنە بە خولی ئەستێرەکانی عێراق کاتێک لەگەڵ یانەی قاسم لە شاری بەغدا یاریەکە یانەی زەورە ماوەی پێش ئێستا ئیدارەکەی تووشی کێشە بوو بۆیە دەستەیەکی کاتی ئەم یانەیە بەڕێوە ئەبەن لە ئێستاە بەڵام ئەم تیمەیان لە گەشتوتە یاری کۆتایی و هاندەرێکی زۆریش لە بەرچاویش ئەمڕۆ ئامادەن بۆ بینینی ئاستی یاری کۆتایی و یاری نێوان لاوانی پێشمەرگە و لاوانی زەورە بەڵێ ئێستا لە تایمی دووەماین چەند خولەکێک تێپەڕی وە لە یاری نێوان پێشمەرگە و زەورە لەگەڵ یانەی پێشمەرگە لەگەڵ مامۆستا مەحموود قسەمان کرد ئەمەوێ لەگەڵ بەرپرسی ڕاگەیاندنی یانەکە کاک میران محەممەد قسەکەم کاک میران سڵاو لێبێ سوپاس بۆ تۆم من ئەمەوێ هەمیشە کورسات وەکو چۆن ئێستا لە پیجی کورسات سپۆرت دیارەکە گوازێتەوە و لە بەرنامەی سپۆرت مەگەزین قسەمان لەسەر کردووە بەشێک یارەکە بینن و هەمیشە میرانیش لەناو کورساتە یەکێک بۆ لە کارکتەرەکان و کاری کۆمنتاری کردووە میران تۆپێک بۆ ناو هێڵی سزا لێدانی ئۆفسایدە ئەمە وەکو ڕاگەیاندنێک قسەم بۆ ینی پێشمەرگەکەی ئێستا بەردۆخی ینی پێشمەرگە لە چیایە کە دوو یاری کۆتایی چارنووسازی هەیە وەزئی ڕاگەیاندنی یانەکەتان سپاس بۆ کورسات سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان هەڵبەتە ئەم ساڵ بە قورستترین قۆناغەکانە ینی پێشمەرگەر تێپەڕیوە
بەشداری چوار پاڵەوانەتیمان کردو خولمان کردو لەسەر ئاستی عراق لە ئاستی بێچۆشێران خۆشبەختانە توانیمان نازداوەکە بەدەست بێنین جامی یەکەمی بێنینەوە بۆ شاری سلەیمانی لە دوای 11 یاری زۆر بەهێز لەسەر ئاستی تازە بێگەشتوان تیمەکەمان تازە بوون بەڵام ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد بەڵام نەیانتوانی بستە قۆناغی داهاتووتر و لەسەر ئاستی لاوان ئێستا وەک دەیبینن یاری لووتکەی خولی ئەستێرەکانی عراق لەسەر ئاستی لاوان لە نێوان یانەی پێشمەرگە و یانەی زەورای شاری بەغدا دەزیانەی زەورای چەکە لەو یانانەی مێژوویەکی پرشنگدار و زێڕینی هەیە لە یاریماوەریە بەڵێ بەڵێ لە تۆپی ئێساوە گەرە و یاریە لە بەغدا بواە یاریگای زەورا لەبەر جەماوەریانەکە شوێن نەبوو بەڵام خۆشبەختانە بە هەوڵ و مادووبوونی بەڕێز جێگری سەرۆکیانە توانیان ئەم یاریە بگەڕێنەوە بۆ شاری سلەیمانی دوای ئەوەی کە ئەنجامەکانمان زۆر شایستە بوون تەواوی یاریەکانمان بەسەرکەوتن بە کۆتایەنەوە لە قۆناغی 16 تەنیایە جاریمان یەکسان بووین تەواوی یاریەکانمان بەسەرکەوتن کۆتاییەنە تا یاری کۆتایی باش وەکو ڕاگەیاندن ئەم چەند ڕۆژە زۆر سەرخاڵن بێگومان ڕووماڵکردنی تیپی لاوان ڕووماڵکردنی ئەستێرەکان بڵێن تیپی پێشکەوتوان بۆ خولی ئەستێرەکان و ڕووماڵکردنی تیم بێشۆشێران کە یەکەم بوون پلانی ئیشتان چۆن بۆ لە ماوەیە وەکو ڕاگەیاندن ئێمە دوو کەسین بەڕێز کاکشاڵاو کە هەم وێنەگرە هەم کارە تەکنیکیەکانی تیمەکانەکە چکم ئێمە ئەبێ کۆنتاکتمان لەگەڵ فیفا هەبێ لە ڕێگەی سایتێکی تایبەتەوە هەر یاریزانێ زیایە بکەی ستاف زیاب بکەی کەم بکەی ئەبێ ئەوان ئاگادار بن باجی تایبەتی بۆ دروستەکەن کاکشاڵاو سەرپەرشتی و کاراناکەوە وێنەگری تیمەکانی شەیە سا لە شاری بەغدا ماوەی هەفتەیەکە لەگەڵ تیمی پێشکەوتوانە کە خۆشبەختانە لە یاری یەکەمان لە پلی ئاوت بەرامبەر یانی ڕوومادی توانیمان بە ئەنجامی چواریە گۆڵ ئەنجامێکی مێژویی بوو سەرکەوتن بەدەستبێنین و بگەینە یاری کۆتایی کە لە بەرامبەر یانەی قاسم کە لە پلەی هەژدەی ڕیزبەندیە یاری دەکەین بردنەوەیمان لەم یاریە خەونی دوای 13 ساڵمان بەدی دێنینەوە هەر بۆیە وەک ڕاگەیانیانە زۆر سەرقاڵین یعنی لەلایەکەوە ئامادەکاریمان کردووە بۆ مەراسیمی یاری کۆتایی ئەمڕۆ و لەوێش لە شاری بەغدا کۆمەڵێ ئەرکمان لەسەر شانە ئەم یاریزانانەی کە لە لاوانان بەڵێ نیوان پێدراوە کە سەرخێن بۆ تیپی پێشکەوتوان بۆ وەرزی داهاتوو ئاگاداربی ئەوەی ئاگادار بم وەکو ئەوە لایەنی هوەریە چێتەوە دەست لای سەرپەرشتیاری تیمەکە و ڕاهێنەرە ڕاگەاندن زەی پێکایەوەتان کرد وەڵی خۆی سەرچاوی سەرەکی نین ئەو شتانە بەڵام کۆمەڵە یاریزانی زۆر ئاستبەرزی تایە بە دڵنیایی ئەوەی من بزانم 6 بۆ 7 یاریزانیان دەستنا ئاستی پێشکەوتوان ئەمەش پاڵنەرێکی باشە بەڵێ بەڵێ بۆ ئەمڕۆ باشە وەکو ڕاگەاندن دووبارەیەکەمەوە چ کارێکتان کردو بۆ زیاتر هاندانیان بۆ ئەمان کە ئەمڕۆ ئەم خەونە بەدەست بێن بن بە پاڵەوان کە لاوانی ژەکەم نەبوون بە دووەم بوون پێشتر بەڵێ کاک کاروان بەڕاستی ئێمە سایتێک و پەیجێکمانەیە سایتێکی فەرمیمانەیە بە ناوی PE-Sport.net کە تایبەتە بەیانی پێشمەرگە و پەیجی یانی وەرشی پێشمەرگەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەردەوام بە پۆستەکانمان بە نووسینەکانمان هانی ئەم گەنج و لاوانە دەدەین بە ڕۆحێتێکی زۆر گەورەوە لە خۆبردووانەوە شەو و ڕۆژیان خستۆتە سەر یەک دەست وەک برا کار بۆ واکەن لە ناویانە دەمێننەوە تا ئەوەی پێکەوە زیاتر ئینسیجام بکەن لە یاریەکانە بەردەوام مەشقەکەن و ڕاهێنەران سەرپەرشتیاران ئێستا بە نمونە کاپتن ویسام سەرپەرشتیاری گشتی تیمەکە لە شاری بەغداد بوو لەبەر خاتری ئەم یاریە گەڕایەوە و ماوەی 2 ڕۆژە لەگەڵ منە سەرقاڵی ئامادەکارین بۆ مەراسیمی کۆتایی مەراسیمەکە چۆن بەڕێوە مەراسیمەکە عراقی سلێمانی و ئێمە میواندارین ئەڵبەتە لە یاریگای فەرماندەی تایبەت بەیانی پێشمەرگاکرێ ستەیج و ئینارە و هەموو ئەو پێداویستیانەی کە داوامان لێکراوە لەلایەن لیژنەی پێشبڕشیەکان لە یەکێتی ناوەندی تۆپی پێی عراق بۆمان فراهم کردوون بەرپرسانی تۆپی پێی عراق بەس لیژنەکانیان لێرەن یاخود ئەندامانی یەکەی تۆپی لێرن کە ئۆلمپیاتی شەیە بێگومان بڵێ لە ئێستادا عەدنان درجالۆک و سەرۆکی یەکێتی تۆپی پێی عراق لە وڵاتی فەڕەنسایە بەڵام ستافی لیژنەی پێشبڕشیەکان لە شاری سلەیمانی ئامادەن و ئەم شەویش لە کۆنگرێ ڕۆژنامە نووسەکە زۆر سەرسامی خۆیان دەربڕی بۆ ئەو ئامادەکاری یانەی پێشمەرگە کردوێتی و میوانداریکی زۆر باشمان کردووە تا
بە شێوەیەکی جوان و سەرکەوتو خولەکە بە کۆتابێن. باشە بۆ هاندران چیتان کردووە تاکو هاندران ئاگادارکەنەوە کاریێکی وا هەیە بێنە ئێرە مان یاریگای فەرماندەی یاریگای دوورە لە سنتەری. بەڵێ وەڵاهی ئێمە طبعاً لە ڕێی پەیجەکەەوە زۆر پەیوەندیمان پێوەکرێەوە ژمارە تەلەفۆنی بەندە لەسەر پەیجەکەیە پەیوەندێکی زۆرمان پێوەکرێ کە پاس دابینکەین بەڵام لە ئێستادا بەوەی سەرقاڵی یانە بە کۆمەڵێ ئەرچی تر نەپەرژاوینەوە بەڕێز مامۆستا محموود پێش من ئاماژی پیا بێ بۆ شاری بەغداد جەماوەرێکی زۆر داوایان لێکردین کە پاس دابینکەین تا جەماوەر لەوێ ئامادە بن بەڵام مامۆستا محموودی با ئێمە ئەوەکە وتی با ئێمە ئەوەرکە قورسە نەخینە سەر شانی هاندەران با بزانین ئیشاڵڵا پلانێکی ژێ بۆ ئەوەی گەشتن بە خولی ئەستێرەکان پێشوازێکی گەورە لە شاری سلێمانی بەدڵنیاییەوە هەر لە بەڕێبەتی وەرزشی سلێمانی و بەرپرسانی وەرشی دیکەوە لە شاری سلێمانی چاوەڕێکن پێشمەرگە بگاتە خولی ئەستێرەکان ئەو کاتە لە شوێنێکی سنتەری شارە پێشوازێکی گەورە و بەڕاستیێکیان بڕێک وەکو ئاماژەم پێ ئیشاءڵڵا هەر بەگەڕانەوەیان پشت بەخوا سەرکەوتوو بن و بگەنە خولی ئەستێرەکان لە دەواازەی شارەوە پێشوازی لە تیمەکە کرێت تا دێنەوە ناو شار و لەگەڵ تیمی لاوان و بێچۆشێرانە مەراسیمێکی زۆر گەورە و شایستە و ئاهەنگی تایبەتیان بڕێ میران هەمیشە تۆ لە یارەکانەوە لە کورساتەوە کە پەخشکراوەکو کۆمنتار بووی ئەزەکەم بینەری یارەکە بین بێکەوە کۆمنت لەسەر یارەکە بین و باسی ئاسی یارەکە زۆر باش هاوکارانمان هاوکار بن لە گواستنەوەی یارەکە ڕاستەوخۆ لەگەڵ کاکبیرانە وەکو کۆمنتار و بەرپرسی ڕاگەاندنی یانەی پێشمەرگەی سلێمانی ئێستا تۆپ لە لای یاریزانانی زەورایە فەرموو کاکبیران. یاریزانانی یانەی وەرشی زەورە تۆپ ئاراسە دەکەن بەرگریکاری یانەی پێشمەرگە توانی تۆ وەرگێتەوە بەهێز تۆپ ئاراسە دەکا مستەفا عودەی تۆپ دەچێتە دەرەوە یاریە تۆپ لە دەرەوە یاریگایە و یاریزانی یانەی پێشمەرگە تۆپ دەدات بە ڕابەر لە ئێستادا تۆپ لە یاریزانان یانەی پێشمەرگەیە و یاریزانی ژمارە 14 لە یانەی وەرشی زەورە ناو بژیوان بەڵێ کارتی زەردی بەڕوودا بەرز دەکاتەوە لەبەرەوەی کە یاریزانی یانی پێشمەرگە سامی بەڵێ زۆر ناوی یاریزانی ژمارە حوت بەرزە ئەمە لەسەر سامی قسەم بۆ سامی یەکێکە لەو یاریزانانەی کە زۆر لە خۆبردووانە بە ئاستێکی زۆر بەرزەوە لەم وەرزەدا لە ئاستی لاوان توانیوێتی دەربکەوێ و لە هەموو ئەو یاریانەی کە کراوە لە زۆربەی یاریەکاندا ئەو جێدەستی دیار بووە و گۆڵی تۆمار کردووە و بۆتە جێگەی سەرنجی ڕاهێنەران و تەنانەت تەواوی میدیاکاران و کەناڵەکان. چاوەڕی داهاتوویکی گەشت لە سامیەکرێ بەرەو پیشەگەر بوون لەنەگەڵ پێم وایە خەڵکی شارۆکی چەمچەماڵی بەڵێ خەڵکی شارۆچکەی چەمچەماڵە بەردەوام باوکی و کەسەکانی کەسەکانی خانەوادەکەی بۆ پاڵپشتی سامی لە نزیکی لەگەڵیان پاڵپشتی دەکەن و تەواوی ئەو یاریزانانەی دیکەی یانی پێشمەرگە وەک دەبینی خانەوادەکانیان لێرە ئامادەن و پاڵپشتیان دەکەن لە ئێستادا هەمووان چاوەڕێەوە دەکەن یانەی پێشمەرگە لەگەڵ ئەوەی لە ئێستادا یاریزانێکی بەوەی بەرزکردنەوەی کارتی سوورەوە بەداخەوە لە دەرەوە یاریگایە بەڵام بەدە یاریزانەوە دەیانەوێ مێژوویەک بۆ خۆیان تۆمار بکەن و سەرکەوتن بەدەست بێنن. ئێمە لە کاتی بەرنامەکە بووین کە یاریزانێکی پێشمەرگە کراوەتە دەرەوە ڕاستی ئەمە خراپە بۆ یانەکە بۆ تیمەکە بەڵام باش تا ئێستا خۆیان ڕاگرتووە و وەکو ئەزانین یەکسان بوون لە کاتی یاساییەک سەرچێتە لێدانێک لاکەرەوە کاتی زیادکراوی نییە پێشمەرگە زیاتر بە هێر شەڵگەڕاو یاریەکەوە بەرگری ئەکاو و ناوێ بە ئاسانی گۆڵی لێ بکرێ ئێستا تۆپ لە قاتی یاریزانانی دووبارە بڵێ یاریزانی یانی زەورە یاریزانی ینی پێشمەرگە دەخات من ژمارەکانیانم زۆر لێ وازەح نییە بۆیە ناوی هەندێکیانم لێ تێگەچێ زانی ژمارە 2 بەڵێ سەرزەوی کەوتووە ئەمە یبینن یاری لوتکە و یاری کۆتایی خولی لاوانی عراقا لە نێوان پێشمەرگە بە جلی سەوزەوە و ینی زەورای شاری بەغدا بە جلی سپیەوە لە تایمی دووەمەین کە هەردوولا بە بێ گۆڵ
تا ئێستا یەکسانین لەگەڵ میران محەممەد بەرپرسی ڕاگەاندنیانی پێشمەرگەی سلێمانی لەگەڵتان بەردەوامین لە ڕووماڵکردنی یاری کۆتایی و لە هەمان کاتە لە پیجی کورسات سپۆرتیش ئەم یاریە لە سەرتاوە بەردەوام ئەگوازرێتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تۆ بۆ پێشەوە یاریگا لە قاچ یاریزانانی زەورە چووە دەرەوە یاریزانانی یانەی پێشمەرگە تۆپ وەردەگرنەوە چاوەڕوانی ئەوە دەکەین بڕیار عەدنانێکێ لە یاریزانە بەرگری کارە هەرە باشەکانی یانەی پێشمەرگە تۆپی ئاراستە کرد و بادینان تۆپ دەگێڕێتەوە یاریزانی ژمارە حەوت لە یانەی وەرشی زەورە تۆپی وەرگرت بۆ ناوچەی سزا بەڵام بەرگری کارانی یانەی پێشمەرگە تۆپەکە وەردەگرنەوە بۆ دەرەوەی ناوچەی سزا و دەچێتە دەرەوەی یاریگا تۆپ لەسەر گۆڵی یانی پێشمەرگە هەیە بە بوونی کرانە دەرەوەی یاریزانێک کە تۆ باسەکەی وە فشارە ئەبێ بە باشی مامەڵی لەگەڵا بکەن تاوەکو بۆ شایەک نەدۆزێتەوە کا کاروان فشارێکی دەرونی لەسەر یاریزانانمان هەیە ئەگەر بتوانن بەم شێوازە یاریکەن تا کۆتایەکە پێم وابێ ئیشاءڵڵا دەتوانن گۆڵیش تۆمار بکەن چخۆم یەک دوو هەلی ئاسانی گۆڵ تۆمارکردنمان بەم دەیاریزانەوە لە دەزاوە یەکێک لەوانە کە بەهێز تۆپی ئاراستەی سامی کرد بەڵام نەیتوانی بە تۆپەکە بگات چوە دەرەوە یاریگە و ئەم یاریەش بۆ زانەری بەڕێست و تەواوی بینەرانی کورساتی ئازیز زۆر ڕووماڵێکی چڕی بۆ کراوە لەلایەن میدیاکانی عێراقەوە هەمویان پۆستەریان بووە بە یانەی زەورا و پاڵپشتیان کردوون تا لە شاری سلێمانی و جامەکە لەگەڕنەوە شاری بەغداد زەوراش ئیدارەکەی خۆدەزانی دەستەی کاتی بڕێوە بە لە کێشەیان بەڵام وەکو تۆ باسەکەی ڕاگەانی عێراقەکان پشگیری خۆیان بۆ ینی زەورا دەڕبڕیەوە و ئێستا بینین هەردوو لا بەبێ گۆڵ یەکسان و هێرش لای یاریزانانی یانی پێشمەرگەیە بەهێز تۆپ وەردەگرێەوە بادینان تۆپی ئاراستە کرد بەڵام سەرکەوتوو نەبوو گۆڵپارێزی یانەی وەرشی زەورا تۆپەکە وەردەگرێتەوە ئەرسەلان جەلالی ڕاهێنەری یانەی وەرشی پێشمەرگە بەردەوام ڕێنمایی یاریزانەکانی دەکات تا پێگەکانی خۆیان چۆڵ نەکەن بەجێ نەهێڵن و بتوانن بە شێوازێکی دەرەوە چ مەرکەزێکا بوو مەرکەزی وەسەتا بوو یاریزانێک کرایە دەرەوە یاریگا و ڕاستەوخۆ ئەرسەلان جەلال گۆڕانکاری لە پێکاتە کردو یاریزانێکی خستە جێگەی لە ئێستادا 2-4 یاریەکەن پلانی نێو یاریگەیان کەواتە هێرشبەری کەم کردوەوە یان ئێمە طبعا هێرشبەرێکمان کەم کرایەوە لەبەرەوەی ئەو یاریژبەرەمان کوش بۆی کە هێڵی ناوەڕاست و بەرگریمان بەهێز بکەینەوە بەست لێ 4 یاریەکەن بەڵێ 4 یەک یاریەکەین باشە تۆ لە قاچ یاریزانانی زەورایە یانەوێ دەرفەتێک بقۆزنەوە بوو ئەوەی گۆڵی پێشکەوتن لە سەریانی پێشمەرگە تۆمارکردن بەڵام پێشمەرگەش بەرگریەکی چڕوپڕەکە و تۆپ لە دەستی گۆڵچی یانەی پێشمەرگەی سلێمانی هەیە زیاتر یاریزانانی یانەی وەرشی زەورا تۆپی دوور ئاراساکەن بۆی کە بتوانن سەرکەوتنی تیا بەدەستبێنن بەڵام خۆشبەختانە گۆڵپارێزی یانەی پێشمەرگە و بەرگریکارانی نێو یاریگە تا ئێستا کۆنتترۆلی تەواوی ئەو تۆپانەیان کردووە و نەیانێشتووە هیچ مەترسیەک لەسەر گۆڵی تیمەکەیان دروست بێت میران کەشی گەرمی ئەم یاریە لە بەرژەوەندی زیاتر زەورانیە لەبەری کەشی بەغا گەرمترە کەشی بەغا لە چاو شاری سلێمانیە زۆر گەرمە بە دڵنیاییەوە ئەوان بەو کەشە ڕاهاتون و ئەم کەشەیان زۆر بەلاوە ئاسایی یاری بکەن بەڵام یاریزانانی یانی پێشمەرگەش بەردەوام لێرە مەشقەکەن و لەگەڵ جەوەکەیان ڕاهاتون هیچ کێشیان نییە بەس ئەمە کاتی یاساییە کە وەردەگیرێ بۆی کە یاریزانان پشوێکی چەند سانەیی وەرگرن تا کەمێک ئەو بخۆنەوە ئیسراحەتێ بکەن
پێم وایە گۆڕانکاری یاریزانی تایم بەڵێ بەڵێ ئێستا ئێستا ناوەرگرت بێ ئێستا گۆڕانکاریەک لە یاریزانی زەورە پێم وایە ژمارەدە چووە ناو یاریگا پێشمەرگەش پێم وایە گۆڕانکاریێک نزیکە لەوەی بکە بۆنی کە بینیم یەکێک لە یاریزانەکانی بان کرد یاریدەی ڕاهێنەر بۆ ئەوەی بیخەنە ناوە بەڵام جارێ دیارە گۆڕانکارەکە لە ڕیزەکانی ینی زەورە ئەنجامدرا. بەهێز یاریزانی لاوی یانەی پێشمەرگە ئاستێکی زۆر بەرز پێشکەش دەغا لەم تایمەیە کە کاپتن ئەرسەلان جەلال گۆڕانکاری پێکرد خسێ ناو یاریگاوە بەڵام توانیوێتی خطوڕەیەکی زۆر لەسەر یاریزانانی یانەی زەورە و هێڵی بەرگریان دروستکە. ئەمە بێگومان کاردانەوەی ستافی ڕاهێنرانی یانەی پێشمەرگەی سلێمانێ لە یەکێک لەو حاڵەتانەی کە پێی وابوو هیچ لێدانێکی فاول نێ بەڵام ناوژۆر لێدانی فاوڵی لێدافیکەی فاوڵی لێداوە ئێستا ستافی ڕاهێنرانی ینی پێشمەرگە ناڕازین بڕیارەی ناوبژیوان هێرشێک بوو بۆ ئەوەی پێشمەرگە نزیک بێتەوە لە تۆمارکردنی گۆڵ و حەقی خۆشیان بوو بۆ شێوەیە بڕات چکم چاوەڕوانی ئەوم ناکرەوە ببێتە فاوڵ کارتی زەردی بەڕووی ڕاهێنەری گۆڵپارێز بەرز کردەوە ناو بژیوانی یەکەمی نێو یاریگە. یاری بەردەوامە بیسخولەکی زیاتر تێپەڕی بەڵێ بەڵێ لە تایمی دووەم لە ئێستادا یاری بەردەوامە یاریزانی ژمارە 25 لە یانەی زەورا تۆپی ئاراستە کرد بۆ بەڵام تۆپەکەی لای چەپ یاریە بەڵام تۆپ چوە دەرەوە یاریگە. مستەفا عودەی تۆپی وەرگرت بڕیار تۆپ ئاراستە دەکە یاریزانانی یانەی وەرشی زەورا تۆپ وەردەگرنەوە دووبارە دەیانەوێ ئەم هەلە لە دەست دەدەن بۆ تۆمارکردنی گۆڵ بەڵام هێڵی بەرگری یانەی پێشمەرگە ئاسا بەرگری دەکەن لە گۆڵەکەیان و دەیانەوێت بە خاوێنی گۆڵەکەیان بێڵنەوە تا بتوانن لە دژێرشێکدا گۆڵ لەسەر گۆڵپارێزی یانەی زەورا تۆمار بکەن و نەچێتە ئەوەی کە پێویستکە بە لێدانەیەک لە خرەوەکان پەنارتی. کاکە میران هەموو شەوتمانە وەکو کورسات و بەنامەی سپۆرت مەگەزین گرنگجین بە چالاکی لاوانمان و بە ئاستی یاریزان لاوانەکان هەر بۆی بە پێویستمانزانی ئەم بەرنمەیە ڕاستەوخۆ بێنە ناو ئەم کێبڕکێ بەهێزەوە کە یاری لووتکەی خولی لاوانی عراقی نێوان پێشمەرگە و زەورایە بەڵێ بەڕێزانەوەی کەی بینن یاری کۆتایی خولی لاوانی یانەکانی عراق لە شاری سلێمانی لە یاریگای فەرماندەی تایبەت بە پێشمەرگە بڕێوە چیە کە لە تایمی دووەمین و پێشمەرگە لەگەڵ زەورا هەردوولا بە بێ گۆڵ یەکسانن لەگەڵ میران محەممەد بەرپرسی ڕاگەاندنی یانی پێشمەرگە بەردەوام بین لەسەر گواستنەوەی یاریەکە و قسەکردن و کۆمنتاری لەسەر ئاستی هەردوو تیپ. هەڵبەتە کاروان ئەم ساڵ جیاواز بوو لە وەرزەکانی ڕابردوو ئەو پلانەی کە دەستەی کارجێڕی دایان ڕشتە بوو بۆ تۆکمەکردنی تیمەکانیان زۆر سەرکەوتوانە توانیان جێبەجێ بکەن ئەوە بەرهەمەکەشیان چنیەوە بە هێنانەوەی جامی یەکەمی لەسەر ئاستی بێچۆشێران لە شاری بەغدادەوە کە لەسەر یاریگەی تاجی یاری کۆتایی ئەنجامدرا و یانەی پێشمەرگە توانی ناسناوەکە بەدەست بێنێ. طبعاً یانەی پێشمەرگە بە سێ قۆناغی سەختە لێرە تێپەڕی طبعاً هەموو کاتێکە بێ خولەکان یانەی وەرشی زەورا گۆڵی یەکەمیان تۆمار کرد یانێکی بەهێز یانەی زەورا توانی گۆڵی پێشکەوتن لە تیپی لاوانی یانەی پێشمەرگەی سلێمانی تۆمار کات. ئەم گۆڵە ئەگەر یاریزانانی پێشمەرگە بە زووی قەرەبووی نەکەنەوە سامی سعید گۆڵەکە سامی سعید گۆڵی تۆمار کردەوە ژیوان بزانین چاوەڕێی بڕیاری ناوبژیوانەکەی سعید ئەمە سعید لە گۆڵەکان ئەگەر ناوبژیوان هەژماری کە تەواوی یاریزانانی زەورا چوبوون لە کاتی ئاهەنگگیڕان لە یاریگای تیپی بەرامبەر وەستا بوون بەڵام لەو کاتەیە ئەمان تۆپیان جوڵان و گۆڵیان پێتۆمار کرد. میرانە بێت چاوەڕێی بڕیاریکەین زارین ناوبژیوانی یەکەمی یاریکەین ئایا ئەوە ڕێگە پێدراوە بەو شێوەیە گۆڵ تۆمار بکەنەوە یاخود نا
لە ئێسادا بڕیار عەدنان بەرگری کار لە گۆڵەکە هەژمار نەکراوە. بەڵێ گۆڵەکەی هەژمار نەکرد لەبەرەوەی کە خۆی نەگەڕابەوە نێو یاریگا ناو بژیوان هەر بۆیە هەژماری ئەو گۆڵەی نەکرد. بەڵێ ئەوەی کێک بوو لە ڕووداوەکان کە لەم یاریە ڕوویە بەڵام ئەو گۆڵە هەژمار نەکرا. ئێستا یانەی زەورا بە گۆڵێک لە پێش یانی پێشمەرگەی سلێمانیەوەیە. ئەرسەلام جەلال گۆڕانکاریەک ئەنجامەیە لە پێک هاتەکەیدا. بەڵە بەڕێزان یاری نێوان پێشمەرگەی سلێمانی و زەورا یاریگای فەرماندەی تایبەت بە پێشمەرگە لە لوتکە و یاری کۆتایی خولی لاوانی عراق بەڕێوە چێ لە تایمی دووەماین زەورا بە گۆڵێک لە پێش یانی پێشمەرگەی سلێمانیەوەیە. تۆپ لە یاریزانانی زەورایە بەرزەکرێتەوە بۆ ناوە بەڵام بەرگریکاران گەڕێنەوە ڕێگریەکەن لە لێدانێک بۆ ناو گۆڵی چیپی ینی پێشمەرگە و گۆڕانکاریەکە یاریزانی ژمارە 25 لە تیمی لاوان یانەی پێشمەرگە دەچێتە ناو یاریگا بۆ شوێنی یاریزانی ژمارەدا یاریزانی ژمارە دا یاریگا بەجێ بەڵێ دێتە دەرەوە یاریگا هێرش بەر بوو ژمارە 25 بەڵێ بەم ئاستی ئێستا پێشمەرگە لە هێرشکردن بەردەوامە پێچێ بتوانێ گۆڵ تۆ مارکاتەوە بێگومان. ئەگەر بەم شێوەیە یاری بکەن بە دڵنیاییەوە قەرەبووی ئەو گۆڵە دەکەنەوە گۆڵ تۆمار دەکەن لە ئێستاشدا سەرۆکی یانەی پێشمەرگە هاتە نێو یاریگا. بەڵێ یاریزانێک سامی سعید یەکێ لە یاریزانە هەرە باشەکانی یانی پێشمەرگە کە یاریزانی هێڵی هێرشبەرە تووشی پێکان بوو بەڕێز دکتۆر ئاوات چۆنە یاریگا بۆ چارەسەرکردنی بەڵێ ناوبژیوان چاوەڕوانی ئەوە دەکا بزانێ باری تەندروستی سامی سعیدی یاریزانی یانی پێشمەرگێت چۆن دەبێ. بەڵە بەرەزانەوەی کەی بینن کە بڕچەکانی یاری کۆتایی خولی لاوانی عراقی نێوان پێشمەرگە و زەورایە کە لە شاری سلێمانی بەڕێوە چێ ینی زەورا بە گۆڵێک لە پێش یانەی پێشمەرگەوەیە و لە تایمی دووەم یاریەکان بەردەوامە کە بڕچەکان بەردەوامە. خولێکی هەفتاش تێپەڕیوە لە خولێکی 75 جاین کە پێشمەرگە هیچ چارێکی نییە بێ گۆڵ یەکسانی تۆمار کاتەوە ئەجا پشت بەستێ بە لێدانە یەکلاکەرەوەکان چونکە ئێستا بە گۆڵێک لە دواوەیە و یاریزانێکیشی کراوەتە دەرەوە. خولێکی 75 تێپەڕیوە یانەی زەورا بە گۆڵێک لە پێش یانەی پێشمەرگەوەیە لە یاری کۆتایی خولی لاوانی عراق و سپۆرت مەگەزین ڕاستەوخۆ لە ناو جەرگەی ئەمڕۆدا وەرزشەوە لەگەڵتان بەردەوامە بێ کە لە دوای کۆتایی هاتنی ئەم یاریە لێرە مەراسیمی بەدەستهێنانی نازناوەکە بەڕێوە چێ و سبەی نێژانی پێشمەرگە یارێکی دیکەی هەیە یاریێکی چارەنووساز لە دوای خەونی زیاتر لە 13 ساڵ پێشنەوە بە خولی ئەستێرەکانی عراق کە لەگەڵ یانەی قاسم کە شاری بەغداد یاریەکە بۆی بەرپرسانی یانەی پێشمەرگە لە دوای ئەم یاریە ڕاستەوخۆ ڕۆکەنە شاری بەغداد و سبەینەی لەو یاریە ئامادا بن لێدانی کۆرناڵ یا سوچ بۆ یانەی زەورا یانەی زەورا هەڵبەتە بە چوونە دەرەوەی ئەو یاریزانەی یانەی پێشمەرگە دەیانەوێ ئەم هەلە لە دەست نەدەن و بە جامی یەکەمیەوە بگەڕێنەوە توانیشیان گۆڵی یەکەم ئەو بۆشایی کە لە
تیمی یانەی پێشمەرگە دروست بوو گۆڵی یەکەم تۆمار بکەن لە ئێستادا تۆپیان ئاراستە کرد گۆڵپارێزی یانەی پێشمەرگە تۆپەکە دەجێڕێتەوە و تۆپی دووەم بەڵێ مەترسیدار بوو بەڵام تۆپێکی زۆر مەترسیدار بوو مەترسیەکە ماوە لەسەر یانەی پێشمەرگە فشاری زۆرەکەن پێشمەرگە لێدانێکی بەهێز بەڵام ناو گۆڵی نەگرت یاریزانانی یانەی وەرشی زەورا فشار زۆر دەغن تا گۆڵی دووەم و دڵنیاکردنەوەی سەرکەوتن بەڵێ ئاسوودەن گۆڵێکیان تۆمار کردو دەیانەیە گۆڵی دووەم تۆمار بکەن تا ئیتر دڵنیا بن لەوەی کە جامەکە و قەڵغانی ئەم خولە بەدەستدێنن کە چکومە مەخولی ئەستێرەکانی عێراقا لەبەرەوەی کە یانەکانی ئاستی نایابوو ئاستی ئەستێرەکان دابشکران بەسەر 4 کۆمەڵەدا و لە کۆتاییشدا یانەی پێشمەرگە و یانەی زەورا بۆ ئەم یاریەمانەوە شەوی ڕابردوو لە کۆبوونەوەکەی نێوان هەردوو یانە لەگەڵ بڵێن کۆبنەوەی هوەری پێژیاریە بەرپرسانی یانەی زەورا ڕخنەوەیان نەگر کە نابێ یاریەکە لە یاریگای پێشمەرگە بێ بەڕێوە بچێ بەڵێ چەند هەوڵیاننا بەڵام لە لیژنەی پێشبڕکیەکان تاکیدیان لەو کردەوە کە بڕیارەکە پێشوەختە درا و ئەبێەوە بشەوە بەڕێوە چێ بەڵێ جەختیان زۆرە کردەوە بە تایبەت ڕایەنەری یانەی زەورا ئەیوو ئێمە وێنەی یاریگەی سلەیمانیمان لایە کە دەتوانین لەوێ یاریەکە ئەنجام بین بەڵام یانەی پێشمەرگە ئامادەکاریەکانی زۆر بە شێوەیەکی هوەری لێرە ڕێخستووە هەر بۆیە ناکرا ئەم هەموو پێداویستیانی لێرە دابین کراوە بجۆزرێتەوە بۆ یاریگایکی تر بەرپرسانی شەریتۆ پێستێمانیش تاکیدیان کە دۆکاریگای سلێمانی لە ئێستایا گونجاو نییە بۆ ئەنجامدانی یاری لە دوای خولی ئەستێرەکانی عێراقەوە چیمەنەکەی تووشی کێشە بووە کە کاروان حەمەفەرەت سەرۆکی چێتی تۆپی پێی سلەیمانی ئەو ڕوونکردنەوەی بە ڕایەنەر و سەرپەرشتیاری یانەی زەورادا و کاپتن ویسامی ژۆک و سەرپەرشتیاری یانەی پێشمەرگە وتی ئێمە لاریمانی ئەگەر لە یاریگای بێ بەڵام دوجار یاریگەی فەرماندەیی شێوازێکی زۆر هوەری ئامادە کراوە بۆیە بە هەردوو تیم لەوێ بەیەک بگەن تۆپ لای یاریزانانی زەورەکەن بۆ تۆمارکردنی گۆڵی دووەم پێویستە ڕێگریان لێ بکرێ بێگومان تۆپ لە دەستی گۆڵچی یانەی پێشمەرگەدایە و یاریزانی یانەی پێشمەرگە تۆپ دەجێڕێتەوە بۆ دەرەوەی یاریگا بەڵام یاریزانانی یانەی زەورا بەردەوام دەیانەوێت تۆ وەرگرن و فشاری زیاتر لەسەر هێڵی بەرگری یانەی پێشمەرگە دروست بکەن بەڵێ دووبارە تۆپ لە لای یاریزانانی یانەی زەورایە و تۆپ دەگەڕنەوە بۆ ناوچەی سزای تیمی تۆپی پێی یانەی پێشمەرگە و توانیان گۆڵی دووەم تۆمارکەن بەڵام ناوبژیوانی یاریدەدەری ناوبژیوان ئاماژەی لەوەدا کە ئۆفسایدە و دووبارە بەڵێ ئۆفسایدە ژۆندیانی زەورا بەڵام ئەوەی پێشمەرگە سوودمەندر بوو توکە گۆڵێکی وازع بوو بەڵێ بەڵێ ئەسا خولەکی هەشتاش تێپەڕیون خولەکی کەم ماوە لە کۆتایی هاتنی ئەم یاریێشارە نووسازەوە و خولی لاوانی عێراقی یاری کۆتاییە قەڵغانی خولەکە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەرزەکرێتەوە لە نێوان یانەی زەورا یاخود پێشمەرگە زەورا بە گۆڵێک لە پێشەوەیە بەوانە چەند یاریزانێکی یانەی پێشمەرگەی سلێمانی بوون کە سەرقاڵی خۆگەرمکردن بوون گەڕێنەوە بەلای ستافی هوەریان پێشمەرگە بە بەرگی سەوس زەورا بە بەرگی سپی بەردەوامن خولەکی هەشتاش تێپەڕیوە زەورا بە گۆڵێک لە پێش یانەی پێشمەرگەوەیەوە و بەرنامەی سپۆرت مەگەزین ڕاستەوە خۆ لە ناو یاریگای فەرماندەیی تایبەت بە پێشمەرگە لەگەڵتانایە لەم ڕوودا وەرزشیە گەورەیە تۆپ لە ناوەندی یاریگایە لە ئێستادا یاریزانانی یانەی زەورا دەیانەوێت فشاری زیاتر دروستکەن هەر بۆیە زیاتر تۆپ وەردەگرن و توانیوانە کۆنتترۆڵی تۆپی یاریگەکە بکەن لەبەرەوەی کە بە ئاسوودەی یاریەکەن و یانی پێشمەرگەش یەکێ لە یاریزانە ئازبەرزەکانی لە نێو یاریگە لە دەستدا بەڵێ بەڵێ هەر بۆیە فشارەکانی یانەی وەرشی زەورا زیاتر بووە لەسەر گۆڵ و گۆڵپارێزی یانەی وەرشی پێشمەرگە سامی سعید دەیەوێت گۆڵی یەکەم بۆ تیمەکەی تۆمارکە بەڵام
وەک پێویست هاوکاری هێرشبەری لەگەڵدانیە تا بتوانن پێکەوە گۆڵ تۆمار بکەن. ئەم چەند خولەکە پێویستە فشاری زیاتر بکەن، پێویستە زیاتر یاریزانانی پێشمەرگە بێنە پێشەوە، هێڵی ناوەڕاستە نەوەستن بەڵکو بگەڕێنەوە بۆ بەرگریکردن لە هەمان کاتا هاوکاری هێڵی پێشەوە بن و ئەتوانن بە تۆپی درێژ زیاتر ئەو هێڵە تێپەڕێنن. بێگومان هیلاکی شامپیۆ دیار لە بەڕۆی کەشەکە زۆر گەرم وەکوم سەرەتا باسمان کرد. کەشی شاری سلێمانی لە کەشی بەغدا گەرمترە کە زەورە لە بەغدا دەواتەوە و پێشبەرگەش لە سلێمانیە. کاپتنیانی پێشمەرگە تۆپ دوورە خاتەوە، تۆپ لە قاچی کاپتنیانی پێشمەرگایە بکاتەوە بە پاس بۆ یاریزانی بەرگریکار. مستەفا عودەی تۆپێکی جوانی ئاڕاستە کرد بۆ ناوچەی سزای یانەی وەرشی زەورە، بەڵام تۆپەکە دەگەڕێتەوە یاریزانی زیاتر بێنێ ناو هێڵی بەڵێ دڵنیایی، بەڵام ئێوێ گۆڵی زیاتر تۆمار دەکەن لەبەرەوەی کە بێگومان ئێستا کاتماوە یاریزانی ژمارە 27 دەیەوێ ئەم هەلە لە دەست دەدا دووبارە گۆڵی دووەم تۆمارکە، بەڵام تۆپەکەی بۆ دەرەوە یاریگا و بە گۆڵێک لە پێشن یانی وەرشی زەورە یانی وەرشی پێشمەرگە دەیانەوێ قەرەبووی ئەو گۆڵە بکەنەوە تا بتوانن ئەگەر بە لێدانەیەک لاکەرەوەکانیش بێ ئەنجامەکە لە بەرژەوەندی خۆیان بە خۆتا بێنن. بەڵێ بە دڵنیاییەوە دەرفەتی باشتریان لە بەردەم دەبێگەر ئەمە لێدانێکی فاوڵە بۆ یاریزانان یانی پێشمەرگە لەم کاتەیە پێویستە یاریزانان زیاتر بێنە پێشەوە، وەکو سامی ئاماژە بە هاوڕەکانێکە وەرنە پێشەوە بە زیاتر هێرش برن، بەڵام بێگومان ناوبژیوان ئاماژە بۆ دەدا کە یاریزانانی یانی زەورە ئامادەنین لە ئێستادا. سامی سعید یاریزانی بەرگریکاری باڵا بەرزێتە پێشەوە بۆ ئەوەی بەشداریکە لەم هێرش بردنە. ئێستا تۆپ بۆ پێشەوە گۆڵ پارێزی زەورە تۆپەکەی گرتەوە. بەڵێ بەرەزان سپۆرت مەگەزین لە ناو یاریگای فەرماندەیی لە یاری کۆتایی خولی لاوانی عراقی یاری پێشمەرگە و زەورە لەگەڵتان بەردەوامە. یاری کۆتایی چەند خولەکێکی ماوە، زەورە بە بەرگی سپی لە پێش یانی پێشمەرگەوەیە. تۆپ لە قاش یاریزانانی زەورایە بەهێمنی تۆپ لە نێوان خۆیان ئاڵوگۆڕەکەن، ئەیانەوێ کاتەکە بەو شێوەیە ئەیانەوێ ئیتر لەم خولەکەەوە لە خولێکی هێشتا بەدواوە یاریەکەیان خاو کردوێتەوە، هەندێک جار ئەیانەوێ فشارێ دروستکەن، بەڵام زیاتر یاریەکەیان خاو کردوێتەوە گەر بەو گۆڵەش بێ دەیانەوێ قەڵغانی پێشمەرگە گۆڕانکاری دیکاکە دوێریزانی دیکا کاتە ناوە کابیران لەگەڵ بەردەوام بە یاریزانی ژمارە 28 مستەفا عودەی یاریزانی ژمارە 11 دێتە دەرەوە یاریگا. ماندووەم یاریزانە لە بە درێژایی خولی لاوانی یانەکانی عراق یاریزانی سەرەکی بۆ لە نێو یاریگادا و یاریزانی ژمارە 21 دەچێتە نێو یاریگا و یاریزانی ژمارە 25 لە تیمی لاوانی یانەی وەرشی پێشمەرگە دێتە دەرەوە یاریگا. یاری بەردەوامە بڕیار عەدنان تۆپ ئاراستەی دەرەوەی ناوچەی سزا دەکاتەوە. تۆپ لە بەرژەوەندی یانەی وەرزشی زەورە ناوبژیوان ئاماژەی پێدا کە تۆپ دەگەڕێتەوە لای یاریزانانی یانەی وەرشی زەورە. دەستخۆش کاکبیران، من پێتان ڕاگەێنم کە یاریەکە لە خولەکەکانی کۆتاییایە وەکو سپۆرت مەگەزین ڕاستەوخۆ لەگەڵتان بەردەوام بووین. سپاس بۆ میران محەممەد، سپاس بۆ بەرپرسانی جەگری سەرۆکی یانەی پێشمەرگە. ئەمەوەی پێتان ڕابگەێنم لە پیجی کورسات سپۆرت هێڵم بەرنامەی سپۆرت مەگەزین کۆتایی پێهات لە ئێستاە چەند خولێکی پێش تەواوبوون یاریەکە
پێشمەرگەی سلێمانی بە گۆڵێک لە دوای یانی زەورای یاری کۆتایی خولی لاوانی عراق سپاس کە بینەرمان بوون لە پیجی کورسات سپۆرت ئەتوانن تەواوی یاریەکە بین و چەند بینەری بن خواتان لەگەڵ بێت.